پاشای دۆلار چێیە؟ ئەو کەسەی ملیۆنان دۆلاری ئاو دیوی ئێران کرد. عەلی موحەممەد غوڵام ئەنساری، ئەو کەسەی بۆ ماوەی 10 ساڵ بە پاشای بێڕکابەری دۆلار لە عێراق ناوزەند دەکرا. خاوەندارەتی 3 بانکی کردووە لە بەغداد. لە ڕێگای بانکەکانیەوە دۆلارێکی زۆری لە عێراقەوە بە قاچاغ بۆ ئێران گواستووەتەوە. بە پێی راپۆرتێکی وۆڵ ستریت جۆرناڵ، 3 بانکەکەی عەلی غوڵام لەو ماوەیەدا دەیان ملیار دۆلاریان بۆ دەرەوەی وڵات ناردووە. بەڕواڵەت بۆ پارچەی ئۆتۆمبیل و مۆبیلیات و هاوردەکردنی دیکە بووە. بەڵام ئەمانە تەنها بۆ فێڵکردن بووە لە ئەمریکا، چونکە پارەکە بۆ گروپەکانی سەر بە ئێران ڕۆیشتووە. تەنها لە 6 مانگی پێش داخستنی بانکەکان لەلایەن ئەمریکاوە، غوڵام لە ڕێگای 19 بانکەوە 3.5 ملیار دۆلاری بردووەتە دەرەوەی عێراق، بە تایبەت وڵاتی ئیمارات. پارەکانی ژڕۆشتونەتە سەر هەژماری 5 کۆمپانیای دیکە. بە پێی زانیاریەکانی وۆڵ ستریت جۆرناڵ، غوڵام تەنها لە ساڵی 2021 زیاتر لە 1 ملیار دۆلاری کاشی ناردووە بۆ ئێران. هەروەها پارەیەکی زۆری بە قاچاغ گواستوەتەوە بۆ لوبنان و سووریا بە ناوی مستەفا کازمی سەرۆک وەزیرانی پێشووی عێراقەوە. ئەو پارانە لە دووبەی بەسەر هەژماری 163 کەسدا دابەش کراون کە زۆربەی هەژمارەکان وەهمی بوون. ئێران زۆر پێویستی بە دۆلاری ئەمریشیە، چونکە دەستڕاگەیشتنی تاران بەو دراوە زۆر سەختە، ئەوەش بەهۆی سزا بەردەوامەکانی سەر ئەو وڵاتە. بەپێی سەرچاوەکانی ئەمریکا، لە ساڵی 2012ەوە هەفتانە 800 ملیۆن دۆلار گەندەڵی و بەهادەربردن هەبووە لە عێراقدا کە لە ڕێگەی بانکەکانەوە ئەنجام دراون. بەڵام لە کۆتایی ساڵی 2022ەوە دەستی بەداخستن و سزادانی بانکەکان کرد تا توانی سنوورێک بۆ بە قاچاغبردنی دۆلار دابنێت.